ترامپ بە 1 ملیارد دۆلار ناوی وەزارەتی بەرگری گۆڕی تا دوێنێ بوو دەیگوت 6 بۆ 7 جەنگم وەستاندووە و حەقا خەڵاتێکی نۆبڵم بدەنێ. تەنانەت خۆی وەک زوڵم لێکراوترین پیاوی جیهان نیشان دەدا و دەیگوت ئەی با قەدری ئاشتێکم نازانن، بەڵام لەپڕ بڕیارێکیدا هەموو جیهانی تووشی شۆک کرد. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا وا دیارە تێگەیشتووە لەوەی ئەو ئاشتیەی داوای دەکرد سوودی نەبوو. ئێستا دەیەوێت بە جیهان بڵێت قەدری ئەوەتان نەزانی کە داوای ئاشتیم دەکرد، بۆیە لەمڕۆوە مامەڵە لەگەڵ وەزارەتی جەنگەکەم بکەن. ڕۆژی هەینی بەواژۆی ترامپ وەزارەتی بەرگری ئەمریکا ناوەکەی بۆ وەزارەتی جەنگ گۆڕدرا. ئەو گۆڕانکاریەش تەنها دیوێکی بیرۆکراتی و بەڕێوەبردننی نییە، بەڵکو دیدگای نوێی ئەمریکایە بۆ جیهان و دەیەوێت بڵێ ئەگەر پێشتر بەرگریمان کردبێت ئەمڕۆ هێرشبەرەکە خۆمانی. وا دیارە مانۆڕە گەورەکەی چین بە ئامادەبوونی رووسیا و کۆریای باکوور کە هەفتەی ڕابردوو تایدا گەورەترین نمایشی سەربازی ئەنجامدرا ترامپی خستۆتە سەر ئەو بڕوایەی ئەگەر جوڵێکی گەورە نەکات ئەوە چین بەڕەکە لە ژێرپێی دەردەهێنێت و ئیتر سەردەمێک بە ناوی سەردەمی ئەژموونی ئەمریکا بەسەر جیهانەوە نامێنێت. بەڵام بە زانیارێکی سەرنجڕاکێشیشتان لەسەر گۆڕینی ناوی وەزارەتی بەرگری بۆ وەزارەتی جەنگ پێ بڵێم. دەزانن ئەوە چەند لەسەر ئەمریکا کەوتووە؟ 1 ملیارد دۆلار تێکی گۆڕینی ناوی وەزارەتەکە بووە بەهۆی ئەو ڕێکارە ئیداریانەی گیراوەتە بەر.